دڵەکەم وەرە با بڕۆین نایم وازم لێ بێنە باشترە سێدە وەرە با بڕۆین دڵەکەم دەی خۆی هیچ ناکەین بەس قسە دەکەین وەرە ئێرە کوێ کار دەبێت؟ هەرنجان نەم بۆ دەچینە شوقەی دادەنیشە قسەی دەکەین بەڵام من تاسە نهاتوومەتەوە شوێنانە ئەزانە ئەی تۆ نەدوت با نەچینە کافێ لە بەرەوەی لە کافێ خزمەکە کەسەکە دەمان بینی ئێرە زۆر باشە جێیەکی هادێ و چۆڵە و بەدڵی خۆمان قسەی دەکەین و باسی داهاتوو مستەقبەلمان دەکەین با بڕۆین نایە سێدە وەرە بە قوربانە وەرە دوو قسە خۆش دەکەین باسی داهاتوو دەکەین زای هاوسەرگیرەکەمان چۆن لەوەرە هەترسەنە بەخێر بێی کاک دلێر ئەتوانی من بەریتەوە بۆ کۆلێژ چونکەم حازەڕەم هەیە هێبرانە هەر یەک سەعاتە کەمێک دادەنیشین و قسە دەکەین ئینجا بەسەر چاو دەگەێنەوە کۆلێژ باشە؟ وەرە وەرە شەرمەر مەکە وەرە وەرجانە فەرم دانیشتێنێر جارە بورەت خۆ وەڵای هیچ نەمایە هەر ئاوی لێ نانا ئاسایی باشە نانی بەیانی خواردیە؟ نەوەڵا ئێستا چەند خواردنی بەیان دێنم لە خۆم خۆت نانا من ناخۆم بابا بەخۆی دەچم ناخۆم دەست خۆش نەدەچم دێنم خواردنێک دێنم پێ خۆ دەخۆم باشە؟ ئاخر زۆرت پێ نەچێت بێخەم بە بێخەمات 5 دقەم پێ دەچوو دێمەوە دە لێو کارە بە تۆ دێمەوە